سڵاوتان لێبێت بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەیەم جارەماندا باس لە ژمارە و جۆر و کوالیتی ئەو ئۆتۆمبیلانە دەکەین کە لە نێو هەرێمی کوردستاندا بوونی هەیە. بزانین هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی زیاتر خواست و ئارەزویان بۆ کام جۆری کۆمپانیای ئۆتۆمبیل و جۆری ئۆتۆمبیل هەیە لە هەرێمی کوردستاندا وە کوالیتیەکەی چۆنە؟ ئایا ئەو کوالیتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئۆتۆمبیلانی کە بەکاردەهێنرێت تا چەند کوالیتێکی باشی هەیە تا چەند لەگەڵ ژینگە و تەنانەت ڕێگەوبان و تەنانەت کوالیتی ئەو بنزینەشدا گونجاوە کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و مرج و پێوەرەکان بۆ بازرگانەکان لە کوالیتی کۆنتترۆل و لە خاڵە سنووریەکان مەرج و پێوەرەکان چین بۆ بازرگانان بۆ هێنان و بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوانشدا ژمارەی ئەو ئۆتۆمبیلانی کە لە هەرێمی تا چەند گونجاوە لەگەڵ ژمارەی دانیشتواندا ئایا ژمارەی ئۆتۆمبیلەکان گونجاوە یاخودەوە تا ژمارەکان زۆرە ئەگەر زۆرە کەواتە ڕێگە چارەکان یاخود هەنگاوەکان چین چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەدا بکرێت بۆ ئەوەی کە هاوسەنگیەک هەبێت لە نێوان ئەو ئۆتۆمبیلانەدا کە بەکاردەهێنێت لەگەڵ ژمارەی دانیشتواندا. گفتوگویم بابەتە دەکەین لەگەڵ کاروان محەممەد کە بەڕێزیان نوێنەری کۆمپانیەکانی مەرجی تونند و تۆڵین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵ من دامادەیە کاروان سڵاو لێبێت و بەخێر هاتی. زۆر سپاس. میوانی دووەممان لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت هێمن عەلی کە بەڕێزیان بەڕێوەبەری ئۆتۆمبیل و ئامێرەکان لە بەڕێوەبەراتی گشتی گومرگی هەرێمی کوردستان بەڵام دیارە لە ئێستادا ئامادە نییە هەرکات ئامادە بوو دەست با گفتوگۆکانمان دەکەین بەڵام سەرەتا بە گرافیک هەروەک هەمیشە شێوازی بەرنامەکە وایە کە سەرەتا چەند ئامار و زانیاریەک لەسەر بابەتەکە دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم هەندێک ئامار و زانیاری لەسەر کۆمپانیاکان و جۆری ئۆتۆمبیلەکان کە لە بازاڕەکانی جیهاندا دەفرۆشێ. زۆرترین فرۆشی ئۆتۆمبیلی کۆمپانیاکان لە ساڵی 2021 داوەتە تەنها لەو ساڵەدا کاروان تۆیۆتا 1.32 ملیۆن ئۆتۆمبیلی لێفرۆشاوە. هۆندا 596,000 هۆندای 588,000 شۆفرلێت 480,000 مرسیدس 363,000 ڤۆڵکسواگن 741,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە. فۆرد 589,000 نیسان 576,000 کیا 402,000 BMW 336,000. ئەم ئامارانە لەسەر ئاستی کۆمپانیاکانن. دەچینە گرافیکی دواتر کە باز لە جۆری ئۆتۆمبیلەکان دەکات لەسەر ئاستی کۆمپانیاکان بزانین لە گرافیکی دۆمدا چیمان پێ دەڵێن. زۆرترین جۆری فرۆشی ئۆتۆمبیل لە تۆیۆتادا تۆیۆتا کۆرۆلایە کە 40 ملیۆنی لێفرۆشاوە. لە کۆمپانیای فۆرد F 150 35 ملیۆنی لێفرۆشاوە. ڤۆڵکسواگن گۆڵف 30 ملیۆنی لێفرۆشاوە. ڤۆڵکسواگنی بیتڵ ئەم جۆرەیان 22 ملیۆنی لێفرۆشاوە. فۆرد ئەکسۆرد 18 ملیۆنی لێفرۆشاوە. کاروان حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵبەتە ئۆتۆمبیل زۆر هێنێتە هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر لەسەر ئاستی جیهانی باسیکەین ژمارەی ئەم ئۆتۆمبیلان یاخود جۆری کۆمپانیاکان و جۆری ئۆتۆمبیلەکان زۆرن لە جیهاندا کەبوونیان هەیە بەڵام بۆچی دیارترینیان یان ئەمانە ناوبانگێکی زۆریان هەیە و کارەکەی بۆچی گەڕێتەوە؟ ئایا هەر تەنها ئەوەیە کە باشی کوالیتیەکەیەتی یان نرخەکەیە یان هۆکاری تری هەیە؟ لە ڕاستیە خۆی هۆکارێکی هێرین زۆر سابت نییە کە دیار بێت بەڵام لە واقع ئۆتۆمبیلی توێتا یابانی زۆر شایع لە هەموو دنیاە هەتا لە ئەوروپا شایەکن لە ئۆتۆمبیلانی کە خەڵک زۆر حەزیلیەکە لە باری گرانەکەی لە ئەوروپا کەمتر بەکارێن لە بەرەوەی ئۆتۆمبیلی خۆیان دروست دەکەن بەڵام لە وڵاتی ئێمە بەتاکید توێتا توان بڵێم پشکی گەوری بەرەکەوێت لەوەی کە زۆرینەی کڕیاری هەیە و ئاو هەوا و ژینگەکەی ئێمەش لەبارە بۆ ئەو کوالیتی ئۆتۆمبیلە و بە مروری زەمەنیش خەڵکی ئێمە وای لێ هاتووە زیاتر حەزی لە سیارە یابانەکانە تاوەکو و سیارەی ئەوروپی و ئەمریکی ئەو تازە وردەوردە خەریکە زیاتر حەز لە ئۆتۆمبیلی ئەمریکیەکەن و زیاتر ئەوروپیە نەژنا لە بیداە تا کۆنەکانیشمان بیر بێت
هەر لە ساڵەکانی زۆر زوو شەوانێ عادەتەن هەر توێ تاکرۆلا و کراون و لە کۆنەکانی شەوە بۆ ئۆتۆمبیلانە لە وڵاتەیە زۆرترین خەڵک حەزی لێ بوو. بەڵێ زۆر باشە. کاکاروان با بچینە لای کاکێ منیش بزانین ئەو چیمان پێ دەڵێ لەسەر مەرج و پێوەرەکان. کاکاروان ببوورە کاکێ من سڵاو لێبێت ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ مەرج و پێوەرەکان بۆ ئۆتۆمبیلانی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن لە خاڵە سنووریەکان و مەرج و پێوەرەکان بۆ بازرگانان چی دەبێت کاتێک کە ئۆتۆمبیلێک هاوردەی هەرێمی کوردستان دەکەن ئەبێت چ مەرجێ چ پێوەرە چ تایبەتمەندیەک لە ئۆتۆمبیلەدا هەبێت ئەو کاتە ڕێگە پێدراوە کە داخلی هەرێمی کوردستان بکرێت. زۆر سوپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. ئێمە کۆمەڵێک مەرجمان هەیە لە کاتی هاوردەکردنی ئەو ئۆتۆمبیلانێکە داخلی هەرێمی کوردستان دەبن. یەکێک لە مەرجەکان ئەوەیە ئۆتۆمبیلەکە نابێ وەرگەڕاو بێ، بڕاوە بێ، سوتاو بێ. و هەروەها پێویستە تایبەتمەندیەکەی دوو ئێڕباجی هەبێ، شوفێر و تەنی شوفێر و هەروەها دەبێ IBS بێ. ئەوە تایبەتمەندی ئۆتۆمبیلەکەیە. ئەوجا کۆمەڵک مەرجی تریشمان هەیە کە وردەکاریە لە کاتی داخلبوونی ئەو ئۆتۆمبیلانە. ئەو مەرجە وردانە چیکە شانی باسکردن بێ یاخود وا پێویست کاکە بازرگانان بیزانم هاوڵاتیان بیزانن. بەڵێ پێویستە ئۆتۆمبیلەکە ژمارەکانی حەفری شانسی ڕەسەن بێ، نابێ بە هیچ شێوەیەک دەستکاری کرابێ، چووگە مەترسی دەستکاریکردنی مۆدیل و دزین و ئەوانەی نابێ هەبێ. ئەوجا بەپێی ڕێنمایەکانی بەپێی ڕێنمایی گومرگی ژمارە حوتی ساڵی 2020 ئەمە کار دەکرێت. دواتر کۆمەڵک مەرجی ترمان هەیە لە ڕێنمایی ژمارە حوتی ساڵی 2020 وەزارەتی ناوخۆیە کە بە مشتەڕەشی لەگەڵ ئێمە دەرکراوە. دەبێ ئەوانە COCیان بۆ کرابێواتە شەهادەی کوالێتیان هەبێ و نابێ شانسیەکەی لەحیم بێ، بڕاوە بێ و هەروەها توکمەی دەرگا و سەقف و ئەوانەی نابێ لەحیم و بڕاوی تێدا هەبێ و شانسیەکەش نابێت لەحیم بێ. ئەوە یەکێکە لە مەرجەکان و سەرەتاکانیشی تەواو بێ. ئەوە شێوەی پێویستە ئۆتۆمبیلەکە داخل دەبێت. کاکێ من هەماهەنگێکی باش هەیە لە نێوان خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و باشووریان بڵێ عێراق تا هەماهەنگێکی باشتان هەیە ئەو تایبەتمەندیانەی کە ئێوە داتان ناوە بۆ بازرگانان و بۆ هێنانی ئۆتۆمبیلەکان بە هەمان شێوە تایبەتمەندیەکانی عێراقیش هەر هەمان تایبەتمەندی یاخود گۆڕانکاری بەسەرا دێت. ئەمە ڕێنمایی تایبەت بە خۆمان هەیە بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل، هەر ڕێنمایی گومرجیمان هەیە. ئێمە کار بە ئەو ڕێنمایە دەکەین. چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو ڕێنمایانەی کە جەنابتان باسیەکەنەڵی ڕێنمایی تایبەت بە خۆمان هەیە لەگەڵ ئەو ڕێنمایانەیان ئەو تایبەتمەندیانی کە لە عێراقا پێڕەوەکرێت؟ جیاوازەکە ئەوەیە ناڵێ ئێمە ڕێنمایی خۆمان بەکاردەهێنین. نازانم ئەو جیاوازیە چییە لەوێ، بەڵام ئەمە ڕێگا بە هەموو ئۆتۆمبیلێک نادەین کە داخلی هەرێمی کوردستان بێ. بەپێی تایبەتمەندی ئەو بەرجانەی ئێمەیە بە هەرێم. ئەمە چمان دەوێت ئەو تایبەتمەندیانەشمان داوەتە کۆمپانیەکانی کوالێتی COC پێویستە لەسەر ئەو مەرجانە بۆ هەرێمی کوردستان داخل بێت. باشە کاکێ من ئەو تایبەتمەندیانی کە ئاماژەت پێدا بۆ ئەو ئۆتۆمبیلانی کە سفر بێت یاخود ئۆتۆمبیلانی کە دەستی دوو بێت داخلی هەرێمی کوردستان دەکرێت، هەر هەمان تایبەتمەندیە هەر هەمان هۆکار ئەبێتە ئەوەی کە ئێوە ڕێگە نەدەن داخلی هەرێمی کوردستان بێت، یاخود جیاوازیەک هەیە یاخود هۆکارێک هەیە ڕێگەیەک هەیە بۆی کە جیاوازیە بکرێت لە نێوان ئەوەی کە ئۆتۆمبیلێک سفر بێ یاخودەوە تا دەستی دوو بێت؟ نا، هەموو ئۆتۆمبیلەکان هەمان ڕێنمایان لەسەر جێبەجێ دەبێت. لە کاتێکدا تەنها جیاوازەکە ئەوەیە لە ئۆتۆمبیلی کیلۆمەتر سفر ئەگە کاتێک COC نەبێ دەتوانێت لە خاڵە سنووریەکان کوالێتی شەهادەی COCەکەی بداتەیە کوالێتیەکە. هیچ کات هەبوو ئۆتۆمبیلێک سفر بێت کاک هێمن ئێوە ڕێگە نەدەن داخلی هەرێمی کوردستان بکری یاخودەوە تا کاڵێ ئۆتۆمبیلی سفری ینی مواسەفاتەکانی تاوە تایبەتمەندیەکانی باش و ڕێگە پێدراوە؟ حاڵەت هەیە کیلۆمەتر سفرە بەس مەرجەکانی تێدا نیە. مەسەن لەوانێ یەک ئێرباگی هەبوو بێ ئەو حاڵەتە زۆر کەم بووە بەس هەبووە. باش زۆر باشە. پێویستە دوو ئێرباگی هەبێ و تایبەتمەندیە. دوو ئێرباگی هەبێت؟
لەگەڵ IBS بەڵێ ئەوە مەرجە. زۆر باشە ئەچینە گرافیکێکی تر کاکێ من لەگەڵ ما بمێنەرەوە دێک ئامار و زانیاری تر لەسەر بەکارهێنان یاخودەوە تا زۆرترین فرۆشی ئۆتۆمبیل لە وڵاتانی کەندا و لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2021دا تەنها لە ساڵی 2021 لە وڵاتی سعودیا هۆندەی ئەلەنترا زیاتر خواستی لەسەر بۆ یاخود پڕفرۆشترین بووە لە عەمان نیسان سەنی لە کویت و بەحرین و قەتەر تۆیۆتا لاندکرۆزەر لە ئیمارات نیسان پاترۆل بەڵام با بچینە هەرێمی کوردستان بزانین لە هەرێمی کوردستاندا خواستەکە لای هاوڵاتیان بە چ شێوەیەکە لە هەرێمی کوردستاندا تۆیۆتا پڕفرۆشترینە یان زۆرترین خواستی لەسرە لە دوای تۆیۆتا نیسان و لە دوای نیسان هۆندا و کیا کاکاروان سەرەتا ئاماژەت بەوەدا کە تۆیۆتا و نیسان پڕفرۆشترین لە هەرێمی کوردستاندا ئێستا هۆندا و کیاش هاتۆتە سەر تایبەتمەندیەکانی چی یاخود هۆکاری ئەوە چیە کە جارێکی تر لەگەڵ ئەم دوانەدا دوو کۆمپانیای تریش گرنگێکی زۆری پێدرێت خۆی لە ڕاستیە من وتم هەر لە کۆنەوە مێژوویەکی کۆن هەیە بۆ لە شەریکی توێتا یابانی لە کوردستان و عێراق بەعام بەڵام طبعاً فرۆشتنی ئۆتۆمبیل زیاتر پێوەستە بە بڵێن ئیدعایەکردن بۆی ئەو تاجرانە کاچن ئۆتۆمبیلێنن بیری لێکردنەوە سیارەکەی گونجاو بێ لەگەڵ خەڵکەیە بڵێن طبعاً نیسانی شەر یابانیە بەڵام یۆندا و کیای کۆرین بەڕای من ئەم نیسان ئەویش هەر مێژووی کۆن بووە لە کوردستان و عێراقا بەڵام یۆندای و کیای تازەیە لە ڕاستیاوە هەمووی گەڕێتەوە مێژوەکی تقریبان 10 ساڵێکە کە ئەم ئۆتۆمبیلانە هێنن ئەم ئۆتۆمبیلانە سعریان گونجاوە و خەڵکیش کەسانێگەن پارەیەکی ئۆتۆیان نییە یعنی بتوان نیسانی یاتوێتایان لەنگ گرۆزرێ بکڕن بم یۆنداوکیانە کارگەی خۆیان میسرەکەن بەڵام لە ڕاستیە من وەکو کەسێکە شارەزایم هەیە لە کوالیتیەکانیانە یۆندای و کیا ئەو کوالیتیە بەرزە نییە وەکو نیسان و توێتە بەڵام طبعاً لە سعری شافەرقیانەیە و هەم شتەکانی لە ڕووی ژینگەی هەرێمی کوردستانەوە لە ڕووی ڕێگەوبانەوە یاخود لە ڕووی ئەو بنزین و کوالیتی بنزینەی کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە هەر یەک لەم جۆرانی ئۆتۆمبیل گونجاون بۆ بەکارهێنان لە ڕاستیا توێتا و نیسان زۆر بەڵێ هۆندا و کیا شەرعینەشت گونجاون ئێمە بنزینمان زۆر خراپە لە ڕاستیا کوالیتی جۆرا و جۆرە هەر ڕۆژە و هەر مودەی بە نوعێک بڵێن دەرەکرێت و گرانی و هەرزانی فەرقی هەیە بنزینەکانمان بە عامێمە هەمومان ئاگداری ئەوەین کە ئەو کوالیتیە بەرزەی نییە بەڵام یۆندای و کیای نەکرد بۆ مشکلی بڵێن ماتۆری یا مەچینەی ئۆتۆمبیلەکە بێت کە ڕەبتە بە بنزینەوە بەڵکو هەر بڵێن ژێری ئۆتۆمبیل و سەرەڕۆت و بۆڵت و مۆ تەنانەت بانسەکانی تەنانەت تایەکان تەنانەت پلێتەکانی پلێتی ئەم ئۆتۆمبیلانە هەمووی بە شێوەیەکی کوالیتی بەرز نییە وەکو توێتا و نیسان مثلەن پلێتی تەنێکترە لە مثلەن بۆ جادەوبان زووتر ژێری تێگەچێ ئەمەژە بێتەوەی ئەوەی کە خاوەنی ئۆتۆمبیلەکەی کە ئۆتۆمبیلەکەی بەهەرزان کردیوە زیاتر یا زووتر ئۆتۆمبیلەکەی بکوێتە مەصرف و بیبا بۆ چاکردنەوە و کە بێ بە کێشە بۆی لە ڕاستی زۆر باش بچینە لای کاکێ من بزانین کاکێ من هیچ پێوەرێک هەیە بۆ ئەوەی کە ئایا بزانن لە هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستان ڕێگەوبان و کوالیتی بنزینەکەی کام جۆری سیارە گونجاوە لە هەرێمی کوردستاندا بەکار بهێنرێت ئێوە ئاگاداری بازرگانەکانەکەن کە کام جۆر بهێنرێت هەرێمی کوردستان یاخودەوەتە بازرگانەکان بخۆیان ئازادن لەوەی کە کام جۆری ئۆتۆمبیلیان پێ باشە کام جۆریان پێ خۆشە و بەلایەنەوە گونجاوە بهێنە هەرێمی کوردستانەوە نا ئێمە بە هیچ کۆمپانیایەک بە هیچ بازرگانێکمان نەگوتووە کام ئۆتۆمبیلە بێنێتە هەرێمی کوردستان لەبەرەوەی بخۆی ئازادە بازرگانی خۆی دەکات چه ئۆتۆمبیلێک لێرە سەرفیاتی هەبێ ئەو بەپێی مەسلحەتی کۆمپانیاکەی و فرۆشی ئۆتۆمبیلەکان داخلی هەرێمی کوردستان دەکەن ئەوەش بهیمەوە پێویستە لەسەر ئەو مەرجانەی ئێمە ئەو تایبەتمەندیانەی ئێمە کە لە ڕێنمایەکە داهاتوە ئەو مەرجانەی تێدا بێ ئەوانەیە کە دەشێتە هەرێمی کوردستان لە ئێستادا زیاتر خواست لەسەر ئۆتۆمبیلی مواسفات ئەمریکیە ئیتی بە هەموو جۆرەکانیەوە بەڵێ باشە هانی ئەو ئۆتۆمبیلانەیە کە لێدراون
بەڵێ زۆر جار لە بۆ هەندێک کاڵاو شمەک لە وڵاتاندا بازرگانەکان بۆ خۆیان داوا لە کۆمپانیەکان دەکەن کە بۆ تایبەتمەندیان و بۆ شێوازانی کە خۆیان دەیانەوێ کاڵاو شمەکەکانیان بۆ دروستکەن ئەمە بۆ ئۆتۆمبیلیش هەر بە هەمان شێوە دروستە دەکرێت بازرگانەکان یاخود وڵاتێک داوا لە کۆمپانیاکە بکات کە هەندێک تایبەتمەندی کە گونجاوە لەگەڵ ژینگەی وڵاتەکەی خۆیدا تایبەتمەندێکە لەو سیارانەدا و لەو ئۆتۆمبیلانەدا دروستکە دواتر هاوردەی هەرێمی کوردستانی بکەن خۆی هەموو کۆمپانیایەک کە ئۆتۆمبیل دروست دەکە بەڵێ دەبێت ئۆتۆمبیلەکە لەسەر ستانداردی جیهانی بێ نێودەوڵەتی بێ عەفو ببوورە کۆمەڵێک مەرج هەیە بۆ ئەوەی ژینگە پیس نەکرێ ژینگە پیس نەکات بۆ خۆیان لە ڕێگای گزۆزەکانیانەوە کۆمەڵێک تەکنیک بەکاردەهێنن بەڵێ زیاتر نییە ینی شتێکە لەو بابەتە تەنها ئەو ئۆتۆمبیلانێک کە بە سوتەمەنی کار دەکەن بە هەمویان تەئسیری کە کاریگەریەشان هەیە لەسەر ژینگە بەڵێ باشە کاکێ من زۆر جار قسەیەک هەیە لە نێو هاوڵاتیانە بە تایبەت ئۆتۆمبیلانی کە لە نێو هەرێمی کوردستانە بوونی هەیە دەڵێن بەردی نێو ساڵۆساکانیان دەردەهێنری یاخودەوە تا تێیدانە کەمەش کاریگەری لەسەر ژینگە دروستەکات ڕۆک و جەنابیشتان ئاماژەتان پێدا بەردی نێو ساڵۆسا کراوەتە مەرج بۆ ئەو ئۆتۆمبیلانە یاخودای بازرگانان بۆی کە ئۆتۆمبیلانێک کە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە بەردی نێو ساڵۆسایان تێدا بێت بەڵێ ئەمە ئاگاداری مەرزەکانمان کردوێتەوە بوومەرگەکان کە پێویستە تێیدا بێ و ئێستاش لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئەو پشکنینە ئەنجام دەدرێ بەڵام ئەو پشکنینە وردەکاریە لەوانەیە لە هەندێک حاڵەتەیە نەتوانرێ بکرێ بۆچی ناتوانرێت بەڵام ئەو کات لەبەرەوەی کاری گومرجی لە گومرگەکان ئۆتۆمبیلەکان لەسەر شەحنن بەڵێ لەسەر تڕێلەکان ڕاوەستاوە هەر تڕێلەیەک لەوانەیە 8-9 ئۆتۆمبیلی لەسەر بێ ئێوە ناتوانین لە مەرزەکان بەپێی ڕێنمایەکانی من ناتوانین ئەمە ئۆتۆمبیلانە دابەزێنین لەسەر شەحنەکانیان چونکە شەحنێکی یەکجار زۆر دێ سارەیە کەلوپەلە ئۆتۆمبیلی زۆر دێ بار هەڵگر تۆ ناتوانانی هیچ شوێنێک تەحمولی ناکات ئەتە ئەو هەموو ئۆتۆمبیل لە بینێ خوارە تۆ پشکنینەکانی بۆ ئەنجام دەی ئەوزا ئەو پشکنینە بە ئامێر چۆن دەتوانێت تۆ بە ئامێرێک ئەو هەموو ئۆتۆمبیلە پشکنینی بۆ بکەیت بەپێی توانە و پشکنینە ئەنجام دەدرێت بەپێی توانە بەڵام ئەوە کاتێک هەر ئۆتۆمبیلێک لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت کە ئەو مەرجەی هەیەتی بۆ ئەو بەردەکە زیانێکی زۆر بە ژینگە دەگەیەنێ ئێمە کۆمپانیەکانی PVI مان هەیە کە لێرە پێی دەڵێ هەزە ئەو پشکنینە کە دەچێتە هەزە هیچ ئۆتۆمبیلێک تۆمار ناکرێت کە نەچێتە PVI دەبێت بە PVI دا تێپەڕێ وەکو فلتەرێک بەڵام PVI دەتوانێت زۆر بە ئاسانیە بەڵێ وەکو پێوەەر کراوەتە پێوەەر بۆ ئەوەی کە بازرگانان ئاگاداری ئەو بابەتە بن بەڵام نەتوانرا وەکو پێویست پشکنین بکراوەکو پێویست جێبەجێ بکرێت ئاخر دەزانی چۆنە لە وڵاتێک کە لی دەکردرێ لە دووبەی بۆ نمونەوەی مە باسی دووبەی بکەین کە ئۆتۆمبیلێکی زۆر لەوێوە دێت لەوانەیە بازرگانەکە خۆی نەیزانی بێت کە بەردەکان دەرێناوە چونکە ئەویش لەوێ ناتوانێت ئەو بەردە لەوانەیە ئێستا کاکێ من بازرگانێکە ئەو ئۆتۆمبیلێکە هێنێتە هەرێمی کوردستان و نابێت ئاگاداریەوە بێت بەس ئەو حاڵەتە کە ڕوویدا لە ناکاو بوو لەوێ ئەو فێڵەکرا لە کۆمەڵێک خەڵک مەسەلەن من پاکانە بۆ کۆمپانیاکان ناکەم چونکە ئەو مەرجێکە دەبێت ئەو بەردە هەبێ دەبێت تێیدا بێت بۆ ئەوەی ژینگەی پیس نەکات و زیانێکی زۆر بە هاوڵاتیان نەگەیەنێ بۆنێکی ناخۆش دروست دەبێت لە شەقامەکان و لە کۆڵانەکان و ئەوەش تەسیرێکی زۆری هەیە بۆ هاوڵاتیان باشە بۆیە دواتر ئەوە بە تەواوی هەستی پێکرا ئەوانیش هۆشیار بوونەوە زیاتر ئێستا ئەو حاڵەتە کەمترە کە هاتیش و داخلیش بوو ئێمە وەکو پێم گوتی PVI مان هەیە بەوێدا تێدەپەڕێ لەوێ ڕادەگیرێت تاکو ئەو بەردە چارەسەر دەکات زۆر باشە
کاکێ من لەگەڵمان مێنەرەوە چینە گرافیکیەکی تر کاکاروان دواتر باز لە ئەو بەردی ساڵۆساکەن کە چ گرنگیەکی هەیە تایبەتمەندیەکانی چی دەبێت دەگەر لە ئۆتۆمبیلێکدا هەبێ لە ئەم گرافیکەدا کە باز لە ئۆتۆمبیلی کارەبایی دەکات لە ساڵی 2021دا لە جۆری یاخود لە کۆمپانیای تێسلا 936,000 ئۆتۆمبیلی خراوەتە بازارەوە و فرۆشراوە، ڤۆلکسواگن 763,000، BYD 598,000، جەنەرال مۆتۆرس 517,000، ستلەنس 385,000. کاک کاروان ئۆتۆمبیلی کارەبایی بۆ هەرێمی کوردستان گونجاوە بەکاربهێنرێت؟ ئۆتۆمبیلی کارەبایی ژنگێکی پاشی هەیە خۆی بۆ هەموو گیان گونجاوە، چونکە لە ڕاستیە ئۆتۆمبیلی کارەبایی عالەمێکی کێ لە تەقەنیاتی ئۆتۆمبیل دروستکردنە. ئەمە لەوەتی ئۆتۆمبیل دروست بووە باوە ئۆتۆمبیل بە ماتۆڕ ڕواو بەبێ بنزینی تێکەی سوتەمەنی تێبکەم سوتەمەنیە کاتەوە بە دوو کەڵەوەی کاتەوە ئەو ژینگەیەکە ئێمە مرۆڤی تیاژی. لە ڕاستیە ئەم گۆڕانکاریە یان ئەم ئینقیلابی ماتۆڕە کە کرا بە کارەبا لە ڕووی ژینگەوە زۆر ژینگە دۆستە، چونکە هیچ زیانێکی ئەوتۆیان هیچ غازێک دەرناکا کە ببێتە هۆی خراببوونی هەوا و ژینگە. تەبان لە ئۆتۆمبیلی کارەبایی هیچ ماتۆڕێبوونی نییە، تەنانەت جێڕێکیش بۆنی نییە، ئەوەی کە تەنیا بوونی هەیە پاتریە لەگەڵ چواردینەمۆیە کە تەگەرەکانە سوڕێنەوە. ئەو شتە ئەساسیاتانی کە ئەمێنێتەوە لە ئۆتۆمبیل لە بڵین کلاسیکە کۆنەکەیە کە لە ئۆتۆمبیلی کارەبایی یا داخل کراوە تەنها سوکانە و تاقمی سوکانە، تاقمی بانس و ئیستۆپە، جیازی تەوریدەکەویش بە کارەبا ئیشەکە، یعنی ئینقلابێکی زۆر گەورە، یعنی هەر 100% گۆڕاوە بە شتێکیکە. تەنانەت لە ڕووی جوڵەی ئۆتۆمبیلەکە شەوانەیە زۆر گورج و گۆڵترن لەم ئۆتۆمبیلی ماتۆڕانە. دوێنێ بە دوواداچوونێکم کرد لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی دەوترا کە ئۆتۆمبیلی کارەبایی بۆ هەرێمی کوردستان گونجاونێ لەبەرەوەی کە کارەبای هەرێمی کوردستان پاک نییە. شتیوانیە زۆر دوورە لە ڕاستیەوە، چکە کارەبا هەر کارەبایە. ئیتر تەبەن ئەم ئۆتۆمبیلانە بە سری فێست شەحنە بنەوە، بەڵام بەداخەوە لە ئێستایا لە بەنزینخانەکانە هەروەکو ئێستا لە ئەوروپا بووە بە باو لە هەموو بەنزینخانە ئێمە لە کوردستانە بەنزینخانەمانێ تەبەن بوونی یەک خاڵێکە تێکەڵ کەم ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەشکرێن بە غاز، ئەمەش هەر تازەیە لە کوردستانە. لە وڵاتانی دەرەوەیە کە ئەچیتە بەنزینخانەیە کەوانێ محەتەیەکی بنزینی نۆرمال هەیە، مەسەلەن ئۆکتانی 95-98 ئاوا سۆپەر بەڵێ جاگاز اینجا غازیان داناوە لە تەنی شتیشەوە کارەبایان داناوە. بەڵام تەنیا گۆڕانکاریەک لێرە ئەوەیە کارەباکە ئەگەر لە بەنزینخانەیەکی کارەباکە پڕکەیتەوە بەلایانی کەموانێ لە بینی 20 دقە بۆ 30 دقی ئەوێت ئۆتۆمبیل لە پڕکەیتەوە تاوەکو حەسەبی مواصفاتی ئۆتۆمبیلەکان ئیترتیاتی 300 کیلومتری پێڕاتیاتی 700 پێڕاتیاتی 1000 تەمانەتا مواصفاتی ئۆتۆمبیلەکە و پاتری شتەکانی باشتر بێ و گرانتریش بێ ئۆتۆمبیلەکە ئەوە زیاتر پێڕووی. بەڵام لە کوردستانە ئێشتا ئۆتۆمبیلی کارەبایی هاتووە، خەڵک بەکاری هێنێ بەس بە ڕێژەیەکی کەم، بەڵام ئەگەر بە سری فێس ئۆتۆمبیلەکە پڕکەیتەوە پێویست بە 30 دقەیە، بەڵام ئەگەر بە سنگل لە ماڵەوە پڕیکەیتەوە وابزان بۆ هەموو حەسەبی ئۆتۆمبیلەکان بۆ هەموو 20 دقەیەک بڵین قوتی کیلۆمەترێکە پێی بڕۆیت. ئێتەمە زۆری پێچێ 7 ساعتی پێچێ و پرۆسەیە کاتیەوێ. با بچینە لای کاک هێمن بزانین ئایا بازرگانان تا چەند گرنگی بە ئۆتۆمبیلی کارەبایی دەن تا چەند هاوردەی هەرێمی کوردستانەکەن؟ کاک هێمن هیچ ئامارێکت لەبەر دەستایە کە بازرگانان یاخود ئەو ئۆتۆمبیلە کارەباییانی کە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە زۆرن یاخود کەمن؟ ئامارێکی دقیق نییە، بەڵێ لەبەرەوەی شتێکی تازەیە، بەڵێ هاوڵاتیان زیاتر پێی ئاشنانین، بەڵام ئۆتۆمبیلی کارەبایی هەیە، بەڵێ هاتووە داخل بووە، بەڵام ئۆتۆمبیلی کارەبایی جیاوازی هەیە، یعنی هەمویان یەک نین. بەڵێ
باشە هیچ کار ئاسانیە کراوە بۆ بازرگانان یاخود بۆ کەسانەی کە بەکاری ئێنن لە ئۆتۆمبیلی کارەبایی کاراسانی کراوە لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵە سنووریەکان بەڵێ بەڵێ چی کار ئاسانی ئۆتۆمبیلی هایبرد بەڵێ ئەو کۆمپانیانەی ئاسانکاری بۆ کۆمپانیای فەرمی کراوە بەڵێ کە فەرمی تایبەتە بە ئۆتۆمبیلی مارکەی ئۆتۆمبیلەکە لە هەرێمی کوردستان بۆ ئۆتۆمبیلی هایبرد بەڵێ لە عێراق و هەرێمی کوردستان کە تایبەتبەندە بە مارکەی ئۆتۆمبیلەکە ئەوانە لە ڕسمی گومەژی بە ڕێژەی 100% دەبەخشرن. ئەمە بۆ ئۆتۆمبیلی هایبرد ئەی بۆ کارەبا بە تەنها کە بە کارەبا بەکاربێنڵبەت هایبرد ئەوانێت کە بەشێکی بە سوتەمەنی شەکا بەشێکی بە پاتری و بە شەحن و بە کارەبایە بەڵام بۆ ئۆتۆمبیلی کارەبایی هیچ کاراسانیە کراوە یاخود لە وەرگرتنی ژمارەی ئۆتۆمبیلەکەدا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاراسانێکی کردووە کە پاریان لێ وەرنەگیرێت جگە لە خاڵە سنووریەکان و گومرکەکەی بۆ ژمارەکە نازانمەوە پەیوەندی بە هاتشۆ هەیە بەڵام لە ئێستادا لەبەرەوەی ئۆتۆمبیلی خۆی هایبرد ئەمە وەکۆ زانیارەیەکە لە بەردەستمە بە حەز دەکەم ڕوونی کەمەوە هاوڵاتیانیش ئەوە بزانن ئەو زانیارەیەکە ئەمن ئێستا لە بەردەستمە سێ زۆر ئۆتۆمبیلی هایبرد هەیە هایبردمان هەیە فول هایبرد 50/50 واتە وەکوەوەی دوو مەچینە بێ بە سوتەمەنی کار دەکات و بە کارەبا کار دەکات ئەوە ڕێژەی خێراییەکەی کارەباییەکەی لە 60 بۆ 80 لەوانەیە کەمتر بێت لە 80 زیاتر نییە ئەوە جۆرێکیانە ئەوە هایبردە جۆرێکی ترمان هەیە مایدڵ هایبردمان هەیە مایدڵ هایبرد ئەوە ڕێژەی کارەبایەکەی لە سەدا دەیە واتە چۆن مەسەلەن کە ئۆتۆمبیلەکە لە شوێنێک دەوەستێ یاخود لە ترافیک لایتێک دەوەستێ ئۆتۆمبیلەکە دەکوژێتەوە لە کاتی ڕۆیشتن جوڵە دەڕوات تا هەڵدەستێ و کارەباییە دەبێ ئەوە پێی دەڵان سەدادە دواتر دەبێتە سوتەمەنی ئەوی دیکەمان هەیە کابل هایبردە یان هایبرد کابل ئەوە فول ئەلکترۆنیەوە کامل کارەباییە و هەموو کەم شتێک ئەلکترۆنیەوە لەسەر مۆدێلی ئەو ئۆتۆمبیلانی کە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێت ساڵانە چەند مۆدل بۆی هەیە کە بازرگانان بیەنە هەرێمی کوردستانەوە سێ مۆدل هەموو ساڵێکیش لە یەش 11ەوە مۆدیلێک دەوەستێ واتە لە ئێستادا لە یەش 11ەوە لە یەش 11ەوە 21 و 22 23 دێ باشە کاکێ من لەسەر ژمارەی ئۆتۆمبیلانی کە لە هەرێمی کوردستاندا ئەڵبەتە ژمارەی ئۆتۆمبیلەکان زۆرن کە دواتر بە گرافیکی خێنە ڕوو بە بەراورد بە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان هیچ ڕێگەچارەیە یاخود هیچ هەنگاوێک نراوە هیچ سنوورێک دانراوە بۆی کە لەوە زیاتر ژمارەی ئۆتۆمبیل نەهێنرێتە هەرێمی کوردستان و یاخود بە ڕێگەیەکی تر بە شێوازێکی تر ڕێگەیەکی تر دابنێت چارەسەریان بارودۆخە بکرێت ینی بارودۆخەکە چۆنە من بەسمانەوەی کە ژمارەی ئۆتۆمبیلەکان زۆرن لە هەرێمی کوردستاندا بە بەراورد بە ژمارەی دانیشتوان دواتر بە گرافیک دەیخێنە ڕووکە ئامارەکان چۆنە بە بەراورد بە وڵاتانی دەوروبەر بە تاران بە ئەستانبول بە تەنانەت بە عێراقیشەوە ژمارەی ئۆتۆمبیلانی کە لە هەرێمی کوردستاندا هەن زۆرن بە بەراورد بە ژمارەی دانیشتوان ئاخر ئەوە دەزانی چۆنە هەرێمی کوردستان تۆ ناتوانانی لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا یا وەکو ئەستەمبول کە بە نمونە دەیهێنیەوە مەسەن بەراوردی بکەیت لەوانەیە لەوێ هۆیەکانی گواستنەوەی تر زۆر ئاسانتر بێ لەوانەیە هەر من و تۆ کە ئەمە لە ئەستەمبول بوون پێویستمان بەوە نەبێ بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆمان کاکێمنەوەیکێکە لە ڕێگاکان کە بتوانێت بارودۆخەکە چاک بکرێت کە گرنگێکی زیاتر بە هۆکارەکانی گواستنەوەی گشتی بدرێت دروستە؟ ئەوجا گرنگی پێدراوە بە پێی ئەوەی بە تایبەت کە ئێستامان لە پایتەخت جسرەکان دروستکراون بۆی ئیزدیحام کەم بێتەوە لە جادەکان وەستان نەمێنێ
بەڵێ بەرزە پرد ژێرپردەکان و هەروەها شەقامی 120 متری و هەروەها تەمانەوە بیرکردنەوەی حکوومەتە بۆ چارەسەرکردنی جەنجاڵی 150 متری کە ئێستا ڕێژەیەشی باشی تەواو بووە ئەوانە هەموو قورسایان لەسەر ناو شارەکان کەم کردوێتەوە ینی ئەو تەزەخومە بەڵام لە کاتێکیشدا جێگای خۆشحاڵیە هەموو کەس دەتوانێت بە ئۆتۆمبیلی خۆی هاتوچۆ بکە. زۆر باشە کاکێ من دەستەکانە خۆش بێ زۆر سپاس سپاس بۆ تەواوی زانیاری و تەواوی ڕوونکردنەوەکانە سپاس بۆ هێمن عەلی کە بەڕێزیان بەڕێوەبەری ئۆتۆمبیل و ئامێرەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی گومرکی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوویت زۆر سپاس. کاکەڕوان گرافیکێکی ترمان هەیە با بچینە لای گرافیکەکان هەندێک ئامار و زانیاری تر بخینە ڕوو دواتر بەردەوامە بین. لەم گرافیکەدا ئەم ئامارانە باس لە ژمارەی ئۆتۆمبیلەکان دەکات لە هەرێمی کوردستاندا. ژمارەی ئۆتۆمبیل نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە لە هەرێمی کوردستاندا کاکەڕوان مانگانە زیاتر لە 8,000 ئۆتۆمبیلی نوێ تۆمار دەکرێت و ساڵانە زیاتر لە 100,000 ئۆتۆمبیل تۆمار دەکرێت. لە گرافیکی دواتردا بزانین بە پێی ژماری دانیشتوان و ڕێژەی دانیشتوان چەند ئۆتۆمبیل بەر هاوڵاتیان و بەر دانیشتوان دەکەوێت. بە بەراورد بە وڵاتانی دەوروبەر لە تاران هەر 1000 کەسێک 250 ئۆتۆمبیلی بەردەکەوێت. لە ئەستانبول 1000 کەس 272 ئۆتۆمبیلی بەردەکەوێت. لە عێراق کە ژماری دانیشتوانەکەی نزیکی 40 ملیۆن کەس دەبێت 1000 کەس 276 ئۆتۆمبیلی بەردەکەوێت. بەڵام لە هەرێمی کوردستاندا هەر 1000 کەسێک 334 ئۆتۆمبیلی بەردەکەوێت. ئەم ئامارانە چیمان پێڵن کاکاروان ئەو ڕێژەیە زۆر لێ لە هەرێمی کوردستان لە 1000 کەس 334 ئۆتۆمبیلی بەرکەوێت؟ من لە ڕاستیە زۆرە زۆریشە نەک هەر زۆریشە طبعاً ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکی بچکۆلەیە لەسێ پارێزگار پێگاتووە بێ بە چواری شەڵە. ئەم ڕێژێت ئەن زۆرە بەوەی کە ژینگەکەمان لەوانەیە بەرگە نەگرێ بەڵام بەڕێستان پێشتر ئام مەژەتان پێە کە ئێمە بەهۆی گواستنەوەی گشتیمان نییە وەکو پاس و میترۆ و تار و ئەم شتانە ناچار هاوڵاتیان چی بکەن پەنابن بۆ ئۆتۆمبیل و هاتوچۆکردن پێ. بەغیرس ئەوە هاوڵاتیان بۆ نمونە مۆزەفێکە بەیانی هەڵەسێت ناتوانێت دوو پاس یا بە سێ پاسی بچکۆلە لەم کۆستەرەکان بڕاتە سەرکارەکەی مەجبورە پەنابەری ئۆتۆمبیلێک وێنە. ئەجینا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئیتیمان بە گواستنەوەی گشتی ئەو کات بە تاکید خەڵکیش ئەوێت ئۆتۆمبیل بەکارهێنان تەوانەوە کولفەیە کە لە سەرماگانەی ئەو تاکە دەکەوێت کە بەزینێ بێتێکا چاچی کاتەوە ئەم هەموو شتەکان کە دێتە بەردەمی هاوڵاتیان ئەگەر ئەو بزانێت لە ڕێگەیەکی ئاسانترەوە هاتوچۆتوانێ بکات بە هاتوشوێکی گشتی بە پاسێک وڕا بە کولفەیەکی کەمتر بەس لە کاتی خۆیان ئەگا ئەوە بە تاکید و کاتە خەڵکی کەمتر تەرکیز لەسەر ئۆتۆمبیلدا کاتەوە بێتە هەنگاوێکی زۆر باش بۆی کە بتوانێت ژماری ئۆتۆمبیلەکان کەم بکرێت. ئەگەر ئەو هەنگاوە بنرێ بە تاکید لە ڕێگەی وبان بڵین قیتاری سەرجادەوە بێک ئەمە تۆزێ زەحمەتە لە ئێستا بۆ کوردستان بەڵام ئەگەر بیرمان بێت لە زۆر کۆنا پاسی مەسلحە هەبوو بە پاسێک لە تەوان پاسێک ئەگەر سیرکەی 42 کەس دەکرێن ئەگەر تۆ ئەم پاسە حسابی بکەیت لە 16 مەترا و پانتایی مەترێک و هەشتا لەم 42 کەسە دانیشتون بەڕێوە چن بۆ کارەکانیان بەڵام ئەگەر ئەم 42 کەسە دابەزێنە 42 سیارەیان بەرێ جادەیەکە بۆ پڕەکەن بەسیترین نمونە. درستە باشە کاکەڕان کاک هێمن باسی لە ئۆتۆمبیلی هایبرد کرد و جۆرەکانی یاخودۆ تا چەند جۆری هەیە لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی هایبردمان زۆرە و لەگەڵەوەشە کە ئایا ئەگەر زۆرە یاخود کەمە تایبەتمەندیەکانی چین؟ خۆی مۆزوعی بڵین هایبرد ئەمە کارە فول کارەبایی ناگێتەوە هایبرد ئەبێت دوو ئەندام بن بەشێکی سوتەمەنی و بەشێکی بەپی مواصفاتی ئۆتۆمبیلەکە گۆڕێت هەنێکیان وەکو جەنابی ئاماژەی پێ هایبردی بڵین متڵ کە بڵین لە 150 بە بەنزینە ڕاو لە 150 خۆی ئەم هایبردە وەختی خۆی کە داهات
طبعا ئەم هایبێتانە نان کارەبا کێبڵێک بێنن ئەم هایبێتە پڕکەنەوە نەخێر لە کاتێکە کە ئەو ئۆتۆمبیلە بە بزوێنەرەکەی بە سوتەمەنی ئەڕوات دینەمۆکەی شەحنەکاتەوە پاتریەکانی شەحنەکاتەوە بۆ کاتێککە بە پاترێکە ئەڕوا یعنی ئەمە هیچ پێویستمان بە دەستێکی دەرەچی یا کارەبایکی دەرەچی نیە ئەمەی پێشانکەینەوە خۆی ئەمە مواسەفاتی هایبێت لەگەڵین کوردستان گونجاوە بەڵێ گونجاوە خۆی لە وڵاتانی دەریشەوە گونجاوە بۆ لە بەروی سوتەمەنی گرانە ئەگەر مەسەلەن ئەم ئۆتۆمبیلە کە هایبێتە بە تەنچیەک سوتەمەنی بڵێن 500 کیلومتر ببڕێ ئەگەر هایبێت بێ کاتە بە تەنچیەک هزارە بڕێ بۆ بڕێ بەتاکید مواسەفاتێکی بەرزە ئەرەوەڵا فەرقی زۆرە لە سیارە زۆر باشە کاکەڕوان بەیەکەوە گوێبیستیان دێک لێ دوانی هاوڵاتیان و قسەی هاوڵاتیانە بین بزانین ئەوان خواستیان لەسەر کام جۆری ئۆتۆمبیل هەیە گرنگی بە کام جۆری لە با بینەری بین. Kərkuk hatımın bu istemali. Leber seyre otomobil bikram bu braderma. Zoriyan Toyota be, Nissan Sunny o tiştane be. Rengi kaç spi be. بۆچی ڕەنگی سپی لەم سیارانە بوو بۆی ئەگەڕی ینی ڕەنگەکانی تر بۆچی کڕین و فرۆشتنی زۆر پێوە ناکرێت یەکەم جار لەبەر تۆیۆتا و نیسان بازاری هەیە وەکاتۆن چۆن یعنی بۆ معراز ئیشیت بێت تشتت بێ سەریعترە فرۆشیە زۆرتر شەفرۆشی ینی یان وەکوالتون یعنی زۆر کرێتەوە فرۆشتەوە ینی زیاتر ڕەنگی سلڤەر و سپی بۆ ئەم دوو ڕەنگە وڵاتەکەی ئێمە ئەوە هەڵەگرێ چکە لە ئەوروپا ئێستا یەکشت عزیزە نابوو بکەم لە ئەوروپا زیاتر ئەم ڕەنگی سلڤەر و سپیە نافرۆشرێ ڕەنگە ئەلوانەکانە فرۆشرێ لەوێ ئەوێ مەرغوبە ئەم ڕەنگانە لە ئەوروپا مەرغوبن بەڵام لای خۆمان لە کوردستانی خۆمان زیاتر سلڤەر و سپی من وەکو خۆم 100 دەرەجە توێتا و نیسان بۆ ئەم سیارە زۆر مەرخوبە لە هەرێمی کوردستان ئەمە تەنها هاوڵاتیان لەناو خۆیانە بڵاویان کردوتەوە کە ئەم دوو سیارێ باشە فیدباکی هاوڵاتیە بۆ کڕینی سیارە نەخێر مێژوویەکی نەبراوەی هەیە بۆ چاکی ئەمە یەک ئاشیای زۆرە لەم وڵاتەی ئێمە ئەمە دوو یعنی نەبێ بە مبالغە زۆر کەسیش لێ زانێ یعنی زۆر جار توێتا و نیسان بە تایبەتی نیسان زۆر جار ئەگەرشتی زۆر بچووکی بشکێ پێویستە بە فیتەر نییە خۆ چاکێکی سارێک بێت کە کەم مەصرف بێت کەم بنزین بخوات بەڕاستی وڵاتەکە تۆزە گرانی تایە بنزینەکەی و مەصارفە و توانای ئەومانی ینی سارێکی زۆر باش بکڕین شتێکی وابێ ینی لە گونجاوێ بۆ ئێمە کاکاروان ئەوەی کە گوێبیستی بوون و تێ هاوڵاتیان بوو لەسەر خواستی خوان لەسەر کڕینی ئۆتۆمبیلەکان و جۆرەکانیان و ڕەنگەکانیان جا ئەماژیان بەوەدا کە ئەوەی کە زۆر خواستی لەسەر لە هەرێمی کوردستانە ڕەنگی سپی سلڤەرە بۆچی هۆکارەکەی بۆ چێکێتەوە لەبەرەوەی لە وڵاتی ئێمە وڵاتێکی قڕ و چڵپاوی و تەپ و تۆزاوی و وشکمانەیە ئۆتۆمبیلی سپی و سلڤەر کە وەختێک جارێک ئەیبیتە غەسلێ شوید بە سێ ڕۆژی هەست ناکەی کە ئێشتا پیس بۆتەوە نەتە پوتۆزی پێوە دیارە نایج سلڤەری ژەروایە بەڵام وەرە ئۆتۆمبیلێکی سووریا ئۆتۆمبیلێکی ڕەش بەرە هەر لەگەڵ غەسلەکەوێتەوە بە ماڵەوە هەمووی تەپوتۆزی لێ نیشتۆتەوە لە خەڵک تااقەتی ئەوەی نی ینی وایان کردو خەڵک زیاتر بۆ ئۆتۆمبیلەکانیان بە پاچی ئەمێنێتەوە لە بەرەوە حەزان لە سپی سلڤەرەکە بە ئەک پێچەوانی هەموو دنیاوەسە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا تەنیا خاوم بڵین کۆمپانیا زەخمەکان سیارەی کۆمپانیا سپی ئەکڕن سپی ئەکڕن جیان کردوێتەوە ئەژینا هەموو زۆرینی تاکەکان دایمە حەزیان لە ڕەنگی جۆرا و جۆرەکە ئۆتۆمبیلیان هەبێت وڵاتێکی پاکە و درەنگ پیسە بێت و لە ڕێی ڕوشاندن و شتوانی هیچ جیاوازێکی هەیە ڕەنگی سپی هەم بەڵێ ئەوەش هەر کەمتر دەرەکەوێت لە ڕەشا زیاتر دەرەکەوێت لە ڕەنگە تێرەکانە زیاتر دەرەکەوێت دەگەر ڕووشاوی یەک شتێکی پێوە بێ ئێمەش وڵاتێک پڕە لە بەرد و زیخ وەر بە جادەیە ئەڕۆی لەوانێت چەندین زیخ بەر ئۆتۆمبیلەکە بکەوێت کە پێوی دیارە خەڵک لە ترسی ئەوە زیاتر حەزیان لە سپی و سلڤەرەکەی باشە کاکێ کاروان سەرەتا لەگەڵ کاکێ منە باسمان لە مەرج و پێوەرەکانی بۆ هێنانی ئۆتۆمبیلیا بۆ بازرگانەکان کە داخلی هەرێمی کوردستان دەکرێت لە کوالیتی کۆنتترۆلە بۆ پێی کە بەڕێستان چەند ساڵێکی زۆر لە دەرەوە ژیاون پێوەرەکانی هێنانی ئۆتۆمبیل بۆ وڵاتانی دەرەوە یاخود بۆ بازرگانەکان چ پێوەرێکی چ جیاوازەیەک هەیە لە نێوان ئەم پێوەرانی کە لە هەرێمی کوردستاندا دانراوە ئەو پێوەرانی کە وڵاتان دایدەنێن بۆ خۆیان لە ڕاستیە کۆنتترۆلی نەوەی خۆی ئیشێکی زۆر چڕە
ئەبێت هەموو وڵاتێک کۆمەڵی پسپۆری هەبێت دابنیشێت بە پێی ژینگەی وڵاتەکەی و بە پێی ئەو ئەتمۆسفێرێکە تیا ئەژی لە وڵاتەکەیە ئەبێ بێن یاسایەک داڕێژن بۆ مواسەفاتی ئەو ئۆتۆمبیلی کە هێنە وڵاتەکانە و کە لەلای ئێمە بەداخەوە ئەوە نیە ئەو مواسەفات نییە بێ دوو ئێربێکی هەبێەوە بێ ئەو مواسەفات نییە خۆی لە ڕاستیام ئێربێگەر مواسەفاتە بۆ ئۆتۆمبیل ینی کەسێک هەیە پاری پێچێ ئۆتۆمبیلێکی ڕانجەکرێ 16 ئێربێکی تیا مامۆستایەک پاری پێنی ئۆتۆمبیلێکرێ دوو ئێربێکی تیا ئەمە مواسەفاتە ینی ئێستا ئۆتۆمبیلمانەیە لەسەر جادەکان سوڕێنەوەکو سۆپەر و هەرە کۆنە کراونەکان و بەرازیلی و نادا هەر ئێربێکی تیانە ئەوەی کە ئۆتۆمبیل لە تازەگا ڕێمە ئیجباریانەکەی بێ هەبێ بەڵام ئەونا و بە پێچوانەوە کە تۆ یاسایەکە داڕژ لە بۆ وڵاتەکەت بە پێیژنگی وڵاتەکە بۆ نمونە ئێستا ئێمە ئۆتۆمبیلی ئەمریکیە تا وڵاتەوانێ هەرچی هاوڵاتیان و شۆفێرەکانمانە ئیشارەتی ئۆتۆمبیل ئاماژەی ئۆتۆمبیل ئێمە بە پرتەقاڵی فێری بووین بەڵام سێرەکەی لەبەرەوەی مواسەفات هەر ئایکا بە شوورە ئەتیادیە یێنێت بە سوورەوە و سێرەکەی لە بەیانی تۆ لە مەدرسەی سیاقە فێر بوویت ئەمە بلاجکتۆرەکان ئەبێ پرتەقاڵی بە کاسێکی بەنی سیارەیە بێشتەوەستاوە سوورێک واکە ئەمە هەمووی ئاماژەیە لە وڵاتانی ئەسکەندەلافە یاساکانیان وایە لە هەر شوێنێکی دنیای ئۆتۆمبیل کڕن ئەو شەریکانی کە سیارەکە بن بۆیە بە شەریکەی دروستکەری ئۆتۆمبیل لەگاڵێ ئەبێت لەگەڵ سویچا بلاجکتۆریش کاسکۆ وڵاتیان ساردە لەبەر تەم ینی ئەمانە هەر هەمووی مواسەفاتن کە تۆ وڵاتەکە جیازێکی زۆر هەیە لە نێوان پێوەرەکانە باشە با بچینە لای راپۆرتێکی تر و لێ دوانی فرۆشیاران ئەمجارە خاوەن پێشەنگاکان بۆ مادووان بزانین ئەوان لە بارەی خواز لەسەر ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان چیمان پێڵێن. سیارەکان تقریبان ئەکەوێتە سەر حەز و ئارەزووی کەسەکان وڵاتی ئەم بتەوێت دەتەوێت سفی زیاتر بە دەرەجە یەک دوای ئەوە ئەلوانە ڕەشەکەیەتی بەنسبە سیاری ئێمە بڵێن ئەوەی کە لە بازارە ئەمڕۆ تۆزە حرەکەی لەسەر بێ بە ئام ئەمریکیە وەکو ئێمە ئیشوکاری ئێمە توێتا ینی یابانیەکان لای ئێمە جم و جۆڵی باشترە وەکو ڕەنگیش حەسبن لە وڵاتی ئێمە سپی مەڕووترینە دوای سپی ڕەش وەکو گەنجەکانیش ئەوە لە سیارە مارکەکانە ئەڵمانی ئەوروپیەکان ڕەنگی ئەلوان زۆر مەڕگوبترە لە سپی و ڕەش جم و جۆڵی بازاڕی ئێمە ئێستا حالیان تۆزێک وەستاوە ئەم مەشاکیلانەی دەوروبەرمان زۆر تاسی لەسەر ئێمە هەیە ساری گران سیارە زۆر گرانە ینی لە چاو 5 مانگ لەمە کات سیارەیەکی دە دەفتەری بۆ بە 11 دەفتەر حوتونی بووە بە 8 دەفتەر سیارێکی دوو دەفتەری بووە بە 2 دەفتەر و 15 وەرەقا چکە ئەمە ئیسرادی ئامە دووەلیەنشت گران بووە ئێمەش سەرەکی هێنانی سیارە هاوردە لە دوبەیە لە دوبەی ئەمڕۆ سیارە گرانە ڕێگایەک نییە بەکو ڕێگایەکی نزیک ئەم سیارە لە دوبەیەوە بڵێن لاج وڵاتێک بیکڕی ئەبێ بچێتە دوبێ ئەگەر لە ئەمریکای کڕن ئەگەر لە هەر وڵاتێک لە ئەوروپیەکانی کڕن لە سعودیەی کڕن لە هەر شوێنێ لە قەتەری کڕن هەر ئەبێ بێتەوە دوبەی لە دوبەیەوە بە بەندەر عەباسە نەقلەکردی و یەتوانێ حدودەکانی خۆمان وەکو حدودی باشماغ یان حدودی تورکیا برایم خەلیل ئەمانەیان پەروێستخان لێوکە نەقلێکری بووێ هەمووی نەقلەکەی لەسەر فەقی ڕۆژارەکەی یان نەگە خۆ ڕاستەخۆ بێتەوە قەسری بەسرە لەم قەسری بەسراوە بگاتەوە بۆ ئێرانە لەوانێ کەمتر بکەوێت ئێمە کوالەتی زۆر کات بۆ مشتەرەکانمان باسی کوالەتی سیارەکانەکەین بۆیان دوایە مشتەرەکە خۆی لە ڕاستیە حەزی بە چیەوانەوە ئەکەوێتە سەر کڕیار لە ڕاستیە بەڵام وەکو خۆمان ئەڵێن کوالەتی بۆنە سیارەی ئێستام سیارەی یابانی بڵێن بە نیسان و توێتە زۆر زۆر بازارین سیاری کۆریش تقریبان بازاری باشە بەڵام زیاتر عەرەبەی کڕێ بڵێن لە خوار و لە جنوبوانە ئەوە بازاری باشترە این لێرە کڕیارەکانمان عەرەبنەوانە بەڵام وەکو لای خۆمان تقریبان نیسان و توێتە کاکارۆن ئەمەش وتەی هەندێک لە خاوەن پێشانگاکان یاخود فرۆشیارەکان بوو باسییان لە چەند خاڵێک کرد کە ئەوە ڕەنگەکان هیچ باسییان کردەوە کە ڕەنگی سپی یاخود ڕەش و سیلڤەر و گرانی نرخ یەکێکتر لەو خاڵانە کە من ئەمێ لەم بەرنامەیە باسیکەین کە زۆر جار کۆمپانیەکانی ئۆتۆمبیل ئەگەر گرفتێک لە ئۆتۆمبیلەکانیان هەبێت لە هەر وڵاتێکدا بێ ئۆتۆمبیلەکانیان ئەکشێنەوە چاکیەکەن و جارێکی تر ئەیاندنەوە بە ئەو کەسانی کە بەکارهێنەوە لە هەرێمی کوردستانە حتا ئێستا شتی وا کراوە ئەگەر ئۆتۆمبیلێک باش نەبوو بێ یاخود گرفتێکی هەبوو بێ کۆمپانیاکە ڕایکێشێت و چاکی کا دواتر بیاتەوە بە
لە ڕاستیە هەیە بڵێ ئەوە تەبەن ئەو کۆمپانیانی وەکو شەریکەی توێتایە وەکو شەریکەی بیەمیا وەکو شەریکەی ڕانج کە وەکالەتی ڕسمیان هەیە لێرە ئەو تۆمبیلانە کە هێنن بە گەرنتی فرۆشن کە بە گەرنتی فرۆشن ئەگەر خەلەلێکی بنەڕەتی شەریکەی تیاابێ لە شەریکە و ئەم خەلە هەبوو بێ کە لە دروستکردنیەوە بڵین ئەوە خاون ئۆتۆمبیلەکە تەبان لی ناڕازیە بێ باتەوە بۆ شەریکە لە بەروانی گرنتیانەیە ناچارە جارێ هەوڵێن چاچیکەن گەر بۆیان چاک نەکرا ئەوە ناچارە بن بیگەڕێنەوە بۆ شەریکە ئایا ئەگەر یابانی بێ بۆ شەریکەی توێتە ئایا ئەگەر ڕانجۆڤەر بێ بۆ شەریکی لە بۆ بەریتانیا ئەبێ بیگەڕنەوە ئۆتۆمبیلێکی تازەتر هەر بە هەمان مواسەفات بن بە خاون ئۆتۆمبیل. کاتمان زۆر کەماوە کە کاروان لەسەر نرخەکان و بەرزبوونەوەی نرخی ئۆتۆمبیلەکان ئایا تەنها لە هەرێمی کوردستان و یاخود لەسەر ئاستی عێراق و ناوچەکەدا نرخی ئۆتۆمبیل بەرز بۆتەوە یاخودۆتە لەسەر ئاستی جیهانی ئەگەر ئاستی جیهانی هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە لە ڕاستیان نەخە هەر لەسەر ئاستی جیهان بەرز بۆتەوانێ لەبەرەوەی لە دوای دروستبوونی ئەم شەڕی ئۆکرانیا بە تایبەت هەرچی ئەو شەریکانەیە لە شەریکی پلاستیک و بڵین ماوادە ئەوەلیاتەکانی ئۆتۆمبیل وەکو پلاستیک و وەکو ئاسن و وەکو لە ئیتر هەموو ئەو خاڵانی کە لە ئەو پارچانی لە ئۆتۆمبیلە بەکاردێنرێ بۆ دروستکردنەکەی ئەمانە هەمووی معمەلیانەیە هەمووی شەریکاتیانەیە کە دروستیەکەنم شەریکاتانە ئەم مادانە بە غاز و بە وزەیەکی بەرز ئەمانە پێگەهێنن لەبەروی سعری غاز بەرز بۆتەوە لەبەروی سعری سوتەمەنی بەرز بۆتەوانێت لە هەموو جیهانە بۆی ئەم کێشەی ئۆکرانیاوە بە تاکید لە هەموو جیهانە ئەو ئۆتۆمبیلانی کە ئۆتۆمبیل دروست ئەو شەریکانی کە ئۆتۆمبیل دروستەکەن سیاریان لەسەر جیا ئەکەوێت مەجبورن بەرزکەنەوە بە سیاریشی بەرز هۆکاری گواستنەوەکە و بەرزی گواستنەوەکەش دەبێتەوە هۆکارێک گواستنەوەی هێن گواستنەوەی ئۆتۆمبیلەکان لە وڵاتی ئەوەش هەم گواستنەوەکە بە تەنیانە دروستکردنەکەی خۆی زیاتر زۆر کێشەیە لەبەرەوەی دروستکردنەکەی پارچەکانی بە وزە و بە غاز دروستەکەی ئەو وزە و غازەش بەرز بۆ تۆ سیاری بە ڕێژەیەکی زۆر بەرچاو ناچارنەوانی بە بەرزتر بیفرۆشن. دەستەکانە خۆش بێ کاکارۆن زۆر سواس مادەمان کردی سواس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانت کاروان محەممەد کە بەڕێزیان نوێنەری کۆمپانیەکانی مەرجی توندوتۆڵێ سواس بۆی کە لە بەرنامەدا لەگەڵێمەدا ئامادە بوون سواس بۆ ئێوەش کاتێکی خۆش ئاسوودە بن خواتان لەگەڵ.